هەڵبژاردەی عێراق جارێکی دیکە نەیتوانێت سەرکەوتن تۆمار بکە و ئەرکەکانی خۆی زیاتر قورس دەکات. ئەم شەو هەڵبژاردەی عێراق لەگەڵ هەڵبژاردەی ئیمارات بە گۆڵێک یەکسان بوون لەو یاریەکە لە ئەبو زەبی کرا. ئەمە قۆناغی یەکەمی ڕوبەڕووبوونەوەی نێوان عێراق و ئیمارات بوو. قۆناغی دووەم یاری گەڕانەوەیە کە لە بەسڕا دەکرێت ڕۆژی 18 ئەم مانگە. هەڵبژاردەی عێراق باش یاری کرد بە تایبەتی لە سەرەتای گێمی یەکەم هەروەها لە سەرەتای گێمی دووەمیشدا. بەڵام دوجار ئامانجەکەی خۆی نەپێکا. چەندین هەریشانە دەستدا بەڵام ئەوەش بالەبیر نەکەین گۆڵچی ئیمارات بەڕاستی ئاستێک یەکجار بەرزی پێشکەش کرد و چەندین تۆپی مەترسیداریشی دوورخستەوە. ئێستا ئەرچی عێراق ئەوەیە کە لە یاری داهاتوو بردنەوە تۆمار بکە بە هەر نرخێک بێت. هیچ ئەنجامێکی دیکە بە کەڵکی هەڵبژاردەی عێراق نایەت تەنیا بردنەوە نەبێت و ئەو کاتیش هێشتا هەلێکی دیکەی دەبێت کە بچێتە مۆندیال دوای ئەوەی کە دەگاتە قۆناغی کۆتایی پاڵاوتنەکان کە پاشکۆی جیهانیە لە مانجی سێ دەکرێت. ئەو کاتیش دەبێت بەخت یاوەری بێ و ئەرکێکی وای بکەوێتە پێش کە بتوانێت تێیپەڕێنێت چونکە لەوێ تیپی بەهێز ڕوبەڕووی هەڵبژاردەی عێراق دەبنەوە لە کۆی 6 تیپ تەنیا 2 تیپ سەر دەکەون. یاری داهاتوو بۆ عێراق زۆر زەحمەتە چونکە لە بەسڕا دەکرێت هەمیشە عێراق لە یاریگەی خۆی باش یاری ناکە بەهۆی فشاری جەماوەر و هەروەها فشاری زۆری میدیای عێراقی کە زۆر جار ڕۆڵێکی نێگەتیڤ دەبینن لەوەی کە تیپەکە بتوانێت ئاستێکی باش پێشکەش بکە. با چاوەڕێ بکەین بزانین 18 مانگ عێراق دەتوانێت چی بکات.